دژی ڕاگررتنی بڕیاری دابشکردنی زەوی مامۆستایانی زانکۆ و پەیمانگەکانی کەرکووک گردبوونەوەی ناڕەزایان ئەنجامدا و لە بەردەم شارەوانی کەرکووک بڕیاری مانگرتنیاندا. مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆ و پەیمانگەکانی کەرکووک وەک خۆیان دەڵێن بە پێی تیر و پشکێک کە لە پارێزگای کەرکووک ئەنجام دراوە بڕیاری وەرگرتنی زەویان بۆ دەرچووە، بەڵام شارەوانی کەرکووک بڕیارەکەی ڕاگرتووە. لە بەرواری هەشتی یەکی 2024 قورعە کرا لە بینایی پارێزگای کەرکووک بە ئامادەبوونی محافزی کەرکووک و مامۆسایان و زۆربەی دکتۆرەکان و سەرۆکی زانکۆی کەرکووک و ڕاگرەکان و هەمووی ئامادە بوون. هەر دکتۆرێک لە ژمارەی قەتعەکەی خۆی وەرگرت بۆ ئەوەی وەریگرین. شارەوانی کەرکووک قبولی نەکرد و بە ئەترافی نەکرد بەو قورعەیەکەوە لە پارێزگای کەرکووک کرا. وەڵی ڕاستی ئێمە ڕێگرەکە لێرە شارەوانیە بەڕاستی ئێمە شتەکە قانونی بوو. ئەمر جامیعی سادر بوو بۆ هەموو مامۆساکان تقریبا 600 مامۆسا بووین، 750 بوو بەڵام 600 قەتعەمان وەرگرت لە محافەزە بە ئامادەبوونی طبعا محافظ و سەرۆکی زانکۆ. دواتر سەرۆکی شارەوانی ئەلێ ئەمە شتەکە قانونی نییە. ئیتر کێشەکەمان ئەمڕۆ ئێمە لێرە مزاهرەمان کردووە بۆ ئەوەی بزانین بۆ قانونی نییە. ئێمە بەڕاستی ئەمە مافێکی زۆر بەسیتە ینی بۆ مامۆستایان و بەش بە حاڵی خۆمانانی ئێمە تقریبا نەوانی وا لێرەیە هەمووی لە 20 ساڵ کەمتری نییە، ئەین چاوەڕێ و پارچە زەویەتی تاکوی ئێستاکە ئەتوانم بڵێم 5-6 جا فۆرمان پڕ کردوتەوە هیچمان دەست نەکەوتووە. لای خۆیەوە سەرۆکی شارەوانی کەرکووک ڕەتی دەکاتەوە کە ئەوان ڕێگر بن لە بەردەم دابەشکردنی زەوی بەسەر مامۆسایانی زانکۆی کەرکووک. ناوبراو دەڵێت بە هۆی سکاڵایەکەوە دابەشکردنی زەوی مامۆسایانی زانکۆی کەرکووک ڕاگیراوە. نەخێوانە ئێمە شارەوانی هیچ ڕێگر نییە بۆ ئەم بابەتە، بلعکس شارەوانی پاڵپشتیان بووە هەر لە ڕۆژی ئیفرازی قەتعەکانەوە هەتا ئەمڕۆژ، بەڵام مەجموعەیەک مامۆستا هەبوو کە سکاڵایان هەبووە لەسەر بابەتەکە. ئەو سکاڵایەش نابێت پشتگوێ بخرێت، بۆیە وزارەت لجنەیەکی تەدقیقی دروست کرد بۆ ئەو بابەتە. ئێستا حالی حاضر ئێمە چاوەڕێی نەتیجەی لجنەی تەدقیقەکەین. سکاڵاکە ئەوەیە چەند مامۆستایەک بێبەش ببوون لە وەرگرتنی پارچە زەویەکە. ئێستا ئەو لجنە تەدقیقی ئێمە چاوەڕوانی نەتائیجی لجنەکەین بزین ئەو لجنەیە قەراری چیەدا بەپێی ئەو لجنەیەش ئێمە ئیجراعاتی خۆمانە بینین. لە ماوەی ڕابردوودا شارەوانی کەرکووک زیاتر لە 4000 پارچە زەوی دابەش کردووە بەسەر چین و توێژە جیاوازەکانی کەرکووکدا، بەڵام ئەوەی گرفتی سەرەکی بەردەم شارەوانیە لە دابەش نەکردنی زەوی زۆری زیادەڕۆییە بۆ سەر موڵکی دەوڵەت و شارەوانی و نەبوونی زەوی پێویستە بۆ دابەشکردن. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.